دابەزینی لیرەی تورکیە و ماجەراجوویی ئەردۆغان لە کوردستانی سووریا و عێراق. لیرەی تورکیا بە خێرایەکی زیاترەوە بەها لە دەستەدات و ڕێژەی دابەزینی بەرامبەر بە دۆلار و یۆرۆ و پۆند زیاتر لە 2 بەرابەر بووە. شکست و ناکامی سیاسەتی ناوخۆیی و دەرەکی حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغان ژیانی ملیۆنان کەس لە خەڵکی تورکیەی دژوارتر کردووە. وەڵامی ئەردۆغان و هاوبەشەکانی بە بارودۆخی قەیراناوی ئابووری و سیاسی تورکیا سەرکوت و دیکتاتۆری زیاتر لە ناوخۆی وڵات و هێرشی نظامی بۆ سەر خەڵکی کوردستان لە هەر وڵات و ناوچەیەکە. تورکیا ئەگەرچی ئەندامی ناتۆ و کاندیدی ئەندامیەتی لە کۆمەڵگای ئوروپایە، بەڵام بە توندی دژایەتی دەوڵەتانی ئامریکا و ئوروپا دەکات و حکوومەتی ئێستای ئەردۆغان جێگای متمانەی هیچ کۆمەڵگەیەکی ڕۆژاوە و بلوکبەندیە سیاسیەکان نییە. کڕینی چەکی پێشکەوتوو لە رووسیا، ماجەراجوویی و داگیرکردنی نظامی بەشێک لە خاکی سووریا و عێراق، دەخاڵەتی نظامی لە لیبی و بەشداری لە شەڕی نێوان ئازەربایجان و ئەرمەنستان و لایەنگری لە حکوومەتی دیکتاتۆر و گەندەڵی ئازەربایجان و ناردنی گروپە جیهادیەکانی هاوپەیمانی تورکیا لە سووریەوە بۆ قەرەباغ، دژمنایەتی لەگەڵ ئیسرائیل و میسر و عەرەبستان، درێژەی داگیرکردنی بەشێک لە قبرس بۆ چەندین دێ و گەلێک نمونەی دیکە، پەیوەندی تورکیای لەگەڵ دەوڵەتانی ئوروپا، ناتۆ و ئامریکای گەیاندووەتە خواردترین ئاستی خۆی. پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئاستێکی بەرین لە ناوخۆی تورکیا، شەڕی بەردەوام دژ بە خەڵکی کوردستان لە تورکیا و عێراق و سووریا، دەستبەسەرکردنی ڕۆژنامەوانان و داخستنی میدیانایەرەکانی حکوومەت، هەوڵ بۆ ئیسلامیکردنی زیاتری وڵات و بەهێزکردنی ناسیۆنالیزمی تون ئاژۆی تورک لە ئاستی ناوچەکە، نەفرەتی کۆمەڵگای ئوروپای بەنسبەت ئەم دەوڵەتە لێکەوتۆتەوە. حکوومەتی ئەردۆغان ساڵهایە هەوڵ دەدات بە گۆڕینی هەڵوێست بەرەو ڕۆژهەڵات و بە تایبەت رووسیا و چین لە ئامریکا و ئوروپا باجخوازی بکات. ئەم دەوڵەتە هەوڵ دەدات لە بری پاشکەسبوون لە کڕین و گرێبەستی نظامی لەگەڵ رووسیا، ئامریکا و ئوروپا بەرامبەر بە داگیرکاری نظامی بەشێک لە عێراق و سووریا و سەرکوتی کوردستان ناچار بە بێدەنگی و خامۆچی بکات. بەڵام لە ڕاستیدا تورکیا دۆڕاوی سیاسی و ئابووری کایە دیپلۆماتیکانی ئەردۆغانە. نائەمنی سیاسی و نەخۆشی کۆڕۆنا سەنعەتی توریزم واتە گەورەترین سەرچاوەی داهاتی ئەم وڵاتەی زەمینگیر کردووە. لە جەرگەی ڕکودی ئابووری بەهۆی پەتای کۆڕۆنا، هەڕەشە و بربەستەکانی ئامریکا و ئوروپا بەرامبەر بە تورکیا، ئابووری ئەم وڵاتەی لەگەڵ کێشەی زۆرتر بەرەوڕوو کردوێتەوە. چەند ساڵ لەمەوبەر لە حەڕەکەتێکی بیرلێکراودا تورکیا 6-0 لە پارەی خۆی سڕیەوە و 1 ملیۆن لیرە لە یەک شەودا بوو بە 1 لیرە. بەڵام قەیرانی سیاسی و ئابووری تورکیا قوڵتر لەوە بوو کە بە سڕینەوەی 6-0 کێشەی درا و ئابووری تورکیا چارەسەر بێت. لە ئێستادا بۆ جارێکی دیکە شایەدی دابەزینی زیاتری بەهای لیرەی تورکیا بەرامبەر بە دراوە معتەبەرە جیهانیەکانی. حکوومەتی تورکیا هەروەک هەموو دەسەڵاتێکی گەندەڵ و دیکتاتۆری دیکە قەیرانی ئابووری دەکاتە هەلێک بۆ گەندەڵی زیاتری سەرانی حکوومەت، چڕکردنەوەی دەسەڵات لە دەستی کەسێک یان بنەماڵەیەک، سڕینەوەی ڕکابەرانی سیاسی و نایاسیکردنی هەر جۆرە ڕەخنەیەک لەلایەن خەڵک و بەشی ئۆپۆزیسیۆنی کۆمەڵ. حکوومەتی ئەردۆغان بۆ وەڵامدانەوە بە هەر قەیرانێک و بۆ ڕێگریکردن لە گۆشەگیری سیاسی خۆی لە شەڕ و سەرکوت دژ بە خەڵکی کوردستان کەڵک وەردەگرێت. نایاساییکردن و زیندانیکردنی ڕێبەرانی یاسایی و هەڵبژێردراوی خەڵک، دەست بەسەرکردنی بەرینی چالاکانی سیاسی و کۆمەڵایەتی، لەشکەرکەشی و بۆمبارانی هەموو ڕۆژەی ئەرتەش بۆ سەر ناوچە جۆراوجۆرەکانی کوردستان بە ئامانجی ڕازیکردنی ناسیۆنالیزمی تونئاژۆ و کۆنەپەرستی تورک و دڵخۆشکردنی گروپە جیهادیەکانی هاوپەیمانی دەوڵەتی تورکیا، دەستکەوتی حکوومەتی تورکیەیە لە سیاسەتی شەڕ و جەنایەت لە کوردستان. بەڵام خۆراگری و خەباتی خەڵکی کوردستان بەرامبەر بە حکوومەتی ڕەگەزپەرستی تورکیا
مقاومەتی ژنان و هونەرمەندان، حیزبی دەسەڵاتداری تورکیای زیاتر لە ڕابردوو لەگەڵ شکست و ناکامی و داوەرینی ڕیزەکانی حیزب بەرەوڕوو کردوێتەوە. لە ئێستادا نە ئوروپا و نە ئەمریکا، نە خەڵکی کوردستان و نە خەڵکی تورکیا و تەنانەت هاوپەیمانانی نوێی تورکیا لەوانە ڕووسیا و چین ناتوانن متمانە بە حکوومەتی تورکیا بکەن. لەگەڵ نزیک بوونەوەی کاتی هەڵبژارنەکانی تورکیا و بە لەبەرچاوگرتنی ئاگاداربوونی ئەردۆغان لە چوونەسەرەوەی ناڕەزایەتی جەماوەری دژ بە دەسەڵات، ئەردۆغان و وەزیری دەرەوەی بۆ جارێکی دیکە باس لە لەشکەرکەشی بۆ سەر ناوچە کوردنشینەکانی سووریە دەکەن و لە هەمان حاڵیشدا لە هەرێمی کوردستانی عێراق دەست دەدەنە تێرۆر و بۆمبارانی بەردەوام. بەڵام قەیرانی سیاسی، ئابووری و دیپلۆماتیکی تورکیا ئەوەندە بەهێز و بەرینە کە چیتر لەشکەرکەشی بۆ سەر کوردستانیش ناتوانێت خەڵکی تورک بۆ پشتیوانی لە ئەردۆغان بێنێتە مەیدان. تاکتیکی ڕژیمی ڕەگەزپەرستی تورکیا بۆ دەربازبوون لە قەیران واتە سەرکوتی زیاتری خەڵکی کوردستان چیتر کاریگەر و کارساز نابێت.